ماوەی نزیکەی 6 مانگە بەشێک لە فەرمانبەرانی هۆڵی نەشتەرگەری نەخۆشخانەی گشتی لە کەلار بە تۆمەتی بردننی بەشێک لە ئامێر و کەلوپەلە پزیشکیەکانی ناو هۆڵی نەشتەرگەری نەخۆشخانەکە دەستگیر کراون و تا ئێستا کەیسەکەیان هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە نەبینیوە. بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆناش هیچ دانیشتنێکی دادگایان بۆ بەڕێوە نەچووە. لە ئێستادا کە سوکاری ئەو کەسانەی دەستگیر کراون داوای دادگاییکردن یاخود ئازادکردنی بە کەفالەتی زیندانی کراوەکانیان دەکەن. ئێمە وەکو کەسوکاری ڕاگیراوانی گەرمیان داواکارین لەم دەسەڵاتە بە زووترین کات بێنە سەرخەت بۆ یەکلایکردنەوەی کەیسی ئەم ڕاگیراوانەی لە زیندان کراون لە زیندانخانانی کەلار. ئەمانە تاوانێک دراوەتە پاڵیان کە هیچ بنەمایەکی نییە. ئەمە دەستێکە کەوا بۆ ئەوەی ساڵی عملیات لە کەلار شەل بکە و نەتوانێت ئیتر کارەکانی بڕێەوە بەڕێک و پێکی چونکە لە خزمەت هاوڵاتانە بوو. ئەو دەسەش بوو ئەوەتانێکەوە بێوێ خەسەخانە تایبەتەکان ئیشەکانیان باش بکرێتەوە و هەموو کەس خەڵک بڕەوە لە ئەوان کارەکانیان ڕایی بکە. ئێمە گرتبووینەوە بۆ کەسوکاری کارمەندانی تەندروستی گەرمیان کۆمەڵێ خەڵکمان لێگیراوە هەموو کەسوکاری ئەوانەی 6 مانگ لە ژوورۆن هەمویان بەبێ ئەوەی هیچ تاوانێکیان کردبیە بەبێ ئەوەی تاوانێکیان بەسەرەوە ساقەوە بێتەوە. یعنی من نازانم ئەو خەڵکە بۆ بەرنادرێ هۆکەی چییە تا ئیسە ئیدارەی گەرمیانەوە جادێکمان بەستۆ جادێکی عامە تا ئیسە ئیدارەی گەرمیان تەنانەت پۆلیسێکی نەناردوو بۆ لامان. یعنی ئەم وڵاتە ساحێبی نییە، ئەم وڵاتە گەر ساحێبی هەبووە ئاوا بێباک نەدەبوون. دڵنیام لەوە خۆیان دەسیمان پێەکەن. بەڕاستی ئێمە داواکارین خەڵکەکانمان ئازاد بکرێ ئەگەر بە کەفالەتیش بێت تا ڕۆژی محکەمە تا ڕۆژی دادگاییکردنیان لە ڕۆژی دادگاییکردنیان ئەگەر تاوانبار بوون حەقی عقوباتەکەی خۆیان وەرگرن ئەگەر بێت تاوانیشون ئازادیان کەن. بەس بێنە دەمانەوە من ناکرێت ڕۆژێ دەوامەیە ڕۆژێ دەوام نییە. من نەبینێ بازار و چاخانە و لەفەخانەوە هەمووی هەیە بەڵام تۆ بڵێ دەوام نییە. کەسوکاری ئەو زیندانی کراوانە دەڵێن دەستگیر کراوەکەمان نەخۆش کەوتووە و براوەتە سلێمانی و نەشتەرگەری بۆ کراوە و نەیان هێڵاوە ئێمە بە هیچ شێوەیەک سەردانی بکەین و ئاگاداری بارودۆخی ژیانیان بین. لە ئێستاشدا بە بۆنەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە گەرمیان گیانی زیندانی کراوان لە مەترسیدایە بە بۆنەی دەنگۆی بڵاوبوونەوەی توشبووی ڤایرۆسەکە لە نێو زیندانەکانی گەرمیان. 6 مانگە بێ باوکم زیندانە هەتا ئێستا محکەمە ئیشەکان یەکلا نەکرێتەوە نە بە کەفالەت ئەڵێن کەفالەتیان ناکرێ مادەکان قورسە ئەگە کەفالەتیان ناکرێ ئەوان چ تاوانێکیانێ لە زیندان بمێنەوە چاوەڕێی محکەمە بکەن کە یەکرێتەوە. ئەم کۆرۆنایە وا بڕە تا ساڵێکی تر ئەگەر عوتڵەکە بخەنە سەری ئەمان چی بکەن لە سژنە تووشی نەخۆشی نەفسی بوون نەخۆش بوون لە سژنە کەفالەتیان بۆ نەکراوە عملیات کراوە. لەسەر کەیسی بردننی ئەو کەلوپەلانە و فرۆشتنەوەیان بە دوو نەخۆشخانەی تایبەت لە کەلار پۆلیسی گەرمیان زیاتر لە 30 کەسی بانگشتی لێکۆڵینەوە کردووە. لەو ژمارەیەش 15 کەسیان بە فەرمانی دادوەر و بە پێی مادەی 316 لە یاسای سزادانی عێراقی ڕاگیراون و مۆڵەتی ئازادکردنیان بە کەفالەتیش پێنەدراوە. وتەبێژی پۆلیسی گەرمیان بە پەیامی ڕاگەیان لە ئێستادا کەیسەکە ڕەوانەی دادگا و دەستەی نەزاهە کراون و لێکۆڵینەوەکانی لەلایەن پۆلیسی گەرمیانەوە تەواو بووە. لە ناوەڕاستی مانگی شوباتی ئەمساڵ پۆلیسی گەرمیان کارگوزارێکی نەخۆشخانەی گشتی کەلاری بە تۆمەتی بردننی ئامێر و کەلوپەلی پزیشکی و دەرمانی نەخۆشخانەکە دەستگیر کرد و دوای لێکۆڵینەوە دەرکەوت نزیکەی 15 کەس لە کارمەندانی تەندروستی و پزیشک و یاریدەدەری پزیشکی نەخۆشخانەکە لەو تۆمەتانە تێوەگلاون. بەڵام دوای تێپەڕبوونی 5 مانگ بەسەر ئەو ڕووداوە تا ئێستا کەیسەکەیان لەلایەن دادگاوە یەکلا نەکراوەتەوە و دەستگیر کراوەکانیش لە زیندانەکان چاوەڕێی دانیشتنی دادگان بۆ چارەسەرکردنی کەیسەکەیان. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.